لە ساڵی 2009 تیپی کچانی دەربەنیخان دامەزراوە دواتر کردمان بە فێرگەیە کە ئێستا خۆشبەختانە ئێستا فێرگەی کچانی باسکەی یان هێوەشی دەربەنیخانمان هەیە لە دەربەنیخان کە نزیکەی 40 کچمان هەیە لە مناڵەوە هەتا گەورە ئەوەی ئەمساڵ تۆزە گرفتی بۆ دروستکردن ئەم نەخۆشی کۆرۆنا بوو کە بۆ هۆکارەوەی کە ئەمساڵ مناڵ کەمتر ڕووکاتە فێرگەکە بەهۆی ئەم نەخۆشینەوە. ماوەی 4 ساڵە بێ یاری بۆ باسکەی کچانی دەربەنیخانەکەم لەو ماوەی کە یاریم کردووە توانیمە بەشداری هەموو دەورەکان بکەم دەورەکانی کوردستان هەمووی بەعام و دەورەی عێراق لە بەغداد تا ڕادەیەکی زۆر باش توانیمە ئاسێکی باش پێشکەش بکەم لەگەڵ هاوڕەکانم هەروەها لە قەزای دەربەندیخان تاکە تیپین کە توانیمانە بەشداری هەموو دەورەکان بکەین و هەروەها تا ڕادەیەکی زۆر باش توانیمانە ئاستێکی باش پێشکەش بکەین و بەردەوامە بیژین هەوڵی بەرەو پێشچوونی شەدەین. ئێمە لێرە بێ لە فێربوونی مۆزیقا و شێت ساز سادەکەین و تێلەکانیان بۆ دەگۆڕین و وەتەرەکانیان دەگۆڕین و هەروەها شکشتی سازەکان و دەرزی سازەکان بە جوانترین شێوە چادەکەین. ئەمە لێرە کاری فرۆشتنی ئالەتی موزیک دەکەین ئامێرەکانی موزیک و فێرکاریشان فێر دەکەین بەتایبەتی مەسەرەن ئامێری ساز فێرکاری ئامێری ساز لێرە زۆر باوە گەنجان و لەوانی دەبەری سۆران زۆر مەراقی ئالەتی سازان ئالەتی ساز ئالەتێکی کوردیە ڕۆژانە مەسەرەن ئەمە سەعات 9 بەیانین تاوەکو 7 ئێواران لێرە ئامادەین. Я пришла со своей сестрой в острове мечты, очень круто, буду пробовать все, куда мне можно. Ну, в общем, советую остров мечты, он самый крутой парк аттракционов в городе, и он даже лучше, чем в Сочи. И мы катались на аттракционе под названием «Кобра». Когда он поднимается, вначале не страшно, вначале можно руки поднять просто. А вот когда ты поднимаешься на большую высоту, то уже начинается, то уже можно покричать. Длинные мягкие уши, ну конечно же, это подруга нашей Hello Kitty. Привет всем! Я